ڕێکخراوەکانی بواریانفال و جینۆساید داوای هێنانەوەی بەپەلەی ڕووفاتی ئەو ١٧١ ئەنفالە دەکەن کە لە پزیشکی دادی بەغداد دانراون لە چالاکیەکدا کە ڕێکخراوەکان لە چەند ناوچەیەکی جیاواز بەڕێوەیان برد داوایان کرد حکوومەتی هەرێم بە زووترین کات کار بۆ هێنانەوەی ئەو ڕووفاتانە بکات کە چەند ساڵێکە هێڵراونەتەوە. ئەمەش بە بەڵگە و نووسراوی فەرمی لای حکوومەتی عێراق و ڕێکخراوی ICMP نێودەوڵەتی تۆمارکەوە. لەمڕۆ ئێمە وەک ئامادەکارانی ئەم داخوازینامەیە کە پێگاتوین لە ژمارەیەک لایەن و کەسوکاری ئەنفال و ڕێکخرا و نووسەر و چالاکوانی بواری جینۆساید حکوومەتی هەرێم و وزارەتی کاروباری شەهیدان و وەرفەرکراوان دەخینە بەردەم بەرپرسیارەتی ئۆباڵی ئەو بەبێکە کە لە ئاسۆی ئەواندایە. هاوکات داواکارین لە سەرۆکایەتی کۆماری عێراق و دەسەڵاتدارانی بەغدا و نوێنەرانی کورد بەرپرسیارەتی نیشتیمانی مرۆڤایەتی ئەنجام بدەن تا لەوە زیاتر هێنانەوەی ڕووفاتەکان و دوانەخرێت. هاوکات ئەوە دەخینەر و ئەگەر پاساو بۆ دواختنی هێنانەوەی ڕووفاتی ئازادانمان بمەستی ئەنجامدانی پشکنینی DNA بۆ کەسوکاریان فەرکراوان بێت ئەوە چەندین ڕێگا چارەسەر هەیە لەوانە وەرگرتنی سامپڵ لە ڕووفاتەکان و بارکۆدکردنی سامپڵ و گۆڕی ڕووفاتەکان تا ئەوەی لە هەر کاتێکدا ویسترا بە بەراوردکردنی بە سامپڵی کەسوکاریان فەرکراوان بناسرێنەوە. ئەم بانگەوازەی ئێمە لە کاتێکدایە خانەی پزیشکی دادی بەغدا ڕێکارەکانی پشکنین و تەرقیمی ئێسک و پروسکەکانیان تەواو کردووە و داوای چارەسەر و گواستنەوەی ڕووفاتەکان دەکەن و لە حاڵەتی دواخستنی هێنانەوەیان ئەوان واتە پزیشکی دادی بەغدا بە نیازی بە خاکسپاردنی ڕووفاتەکانن بە ئامانەت لە گۆڕستانی کشاری بەغدا ئەمەش بەواتە دووبارە گۆڕغەریبکردنی ئازیزانمان. ئێمە ئەم ڕێگایە بە باشترین و خێراترین ڕێگا دەبینین بە پێچەوانەوە هەر ڕێگایەکی تر بۆ ئەم پرۆسەیە تەنها و تەنها دەبێتە هۆی زیاتر دواکەوتنی هێنانەوەی ڕووفاتەکانیان. هەروەها داواکاری یەکەم دەست بکرێت بە وەرگرتنی سامپڵی کەسوکاری قوربانیانی ئەنفال لە کوردستان لەلایەن وەزارەتی شەهیدان بە هاوکاری وەزارەتی تەندروستی. دووەم کار بکرێت بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان گۆڕە بە کۆمەڵە دۆزراوەکان و گەڕان و پشکنین بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی تر لە باشوور و ناوەڕاستی عێراق. کەسوکاری ئەو قوربانیانەی ئەنفال کە ماوەی 4 ساڵە ڕووفاتەکانیان لە پزیشکی دادی بەغداد هێڵراونەتەوە دەڵێن باهۆی ناوچەگەرێتی و کێشەی سیاسیەوە ڕێگری لە هێنانەوەی ڕووفاتی کەسوکارمان دەکرێت. ئێمە بەڵگەمان هەیە کە ئەو گۆڕە بە کۆمەڵانە هین ئێمەیە بەڵگەکانش ئەوەیە کە هەوێت یا دۆزراوەتەوە قابل ئەم هەوەیە لە جرفان ئەوە دەرکرا بێت سوێت جرفانی چکەوە وەڵا حکوومەتی هەرێم و وەزارەتی شەهید و ئەنفال. ئێساش حکوومەتی عێراقی ئەڵێ ئەگەر نایان ئەو گۆڕانە بەرنەوە ئێمە لێرە ئەینێژین. لێ حکوومەتی هەرێم ئەگەر پێوی هەڵناستەیە ئەوان لەوێ ئەینێژن قابل لە خۆ هەر نامێنێتەوە گۆڕە بە کۆمەڵانە. تقریبا 34 ساڵەوە لە بەغا لە تبعەتی بەغدا هەنی هەر وەکو مسلمانەتیش وەکو ئینسانێتیش وەکو کوردایەتیش وەکو هەموو شتێک ناجایزە لێ بێ دەبایە سەرانی کورد ئەم کەیسە ئەو هاوایی بە خۆڕایی لە ناو من نەبردرێ و دەبا بگەڕایەتەوە بە هەست شێوازێ وایە ئەوان پێداگریان کرا وەکو ئەم هەموو ئەندام پەرلەمانانە وەکو ئەم هەموو کوردانی لەوێن ئەی ئاخر بۆچی لەوێن ئەی لەبەر خاتری کورد لەوێنین لەبەر خاتری کەسوکاری ئەنفال لەوێنین. ئەو ڕووفاتانەی ئەنفالکراوان کە لە پزیشکی دادی بەغدادا ژمارەیان 171 ڕووفاتە بە پێی بەڵگەنامەکان وەکو کەسوکاریان دەڵێن خەڵکی ناوچەی ئاغجەلەر و جەلەمۆردن. ئەمە چەند جارێکە ڕێکخراوەکانی بواری ئەنفال و جینۆساید داوا دەکەن ئەو ڕووفاتانە بهێنرێتەوە و پرسی هێنانەوەیان لە کێشەی سیاسی و لە ناوچەگەری دوور بخرێتەوە. چیانوری کەناڵی پەیام چەمچەماڵ.